سڵای ئەو خۆیان لێبێ لەو لە سایەکی والله فرقم نییە لەگەڵ کوڕەکانی کێنەوە بەس دەم و پلنیمە لە خۆمەوە لاواژ لە ڕاستیەوە گەڵتاکەم ئای بینێ سایەکە ئای بینێ بەیانیان باش کوردستان وا جمعە مبارەک ئەنجا ئێستا حالیە نەشینە دەرەوە بەرەو دوکان بەرەو دریفت و تەرتیبات جەماعەت کۆکراوەتەوە لە دوکان لەگەڵمان بن لەگەڵ لە باشترینەکانی دریفتەرەکانی کوردستان و تەرتیباتەوەوانە ئەمڕۆ جیاواز دەبێت ئەمە هاتوون بە شوێنەوە دەست پێەکەین با بڕۆی مامە هی خۆی باروحە کۆربێت با بڕۆین وابزانم زۆر زۆرن ئەمە هاتوون بە شوێنەوە دەست پێەکەین با بڕۆی مامە هی خۆی باروحە کۆربێت با بڕۆین وابزانم زۆر زۆرن ئەمە هاتوون بە شوێنەوە دەست پێەکەین با بڕۆی مامە طبعا جەماعەت یەکەم کەس کە لەگەڵمانە کێ کاکەمە سەردار چۆنن ئەو من لە جاتی زۆر بیشتانێمەوە کاکە بۆوانی نایناسن ئەمە هەمە سەردارە کە پار ساڵی 2021 بتوڵەی دریفتی عێراقی بردووە بۆ ساڵی 2021 کە پێکە لە هەموو عێراقا نە کوردستان ئەمە یەکەم کەسەوەی کە لەگەڵمانە بێ ئەو لەگەڵ جەماعەتی خۆمانە و ئەچین بۆ کوێ بیزەبت دوکان بابتان بینین و ئەوش سناپەکەیەتی بەس بۆ ئەو جەماعەتانەیە کە حەزیان لە ئیشی دریفت و سیارە ئەو شتانە زیاتر چی تریش بڵاوەکەیت و با بوو ناسم ئێستا هەر شتێ پەیوەندی بە سیارەوە هەبێ ڤڵۆگی ڕۆژانە کە لە بواری دریفتەوە لە بواری دریفت و سیارە و تەرتیبات بە کوردیەکەی ئەم ئەکاونتە زیاتر تایبەتی کردو بۆ ئەو ئیشەکەیەتی ئەوانەوەی تروا جەماعەتیش کۆ بێتەوە بزانم ئەوە نەیت هەندەقەیە ئەچینە دوکان و لەوێ تا بینین بزانین چە بێت جەماعەت جارێ نانە خۆی لەگەڵ جەماعەتە بەس یەکێکم دۆزیێ ڕێوەکو خۆم بابوو یەکەم پرسیارکردی چییە وتی شلێ قەیسی هەیە تاانۆ دەمێکایی ناسم یەکەم کەسە تەنها خۆم بووم زانی بەس خۆمم هەموو جاچیتە مەڵێ شلێ قەیسی هەیە تێکەمەی ژواڵە ئەنجا وەرە ئەو هێنامە کەمی هێزالی تێگەشتم بۆ یەکەوە عەجیبە بەس دەسێ خەتەریشە سەر و شاخانە بەتر ئاو بە تریفتەوە چی نەسەرەوە بەڵام عەجیبە یعنی ساقی مەزبوطە هەڵا هێرە بۆ تریفت عەجیب بوو زۆر عەجیبە هێرە زۆر تایبەتە زۆر نزیکە کاکەەوە ئەم ڕۆژمان تەواو کرد دریفت و شت ئیشەڵا تامبینینەوە و ئەوەی کا دریفت و شتەکانی کرد هەمە سەردار بوو بەدڵتان بوو قوربان سوپاس حتمما بەدڵیان بووە و هەروەهاوە گوتم ئەمە بتوڵەی یەکەمی هێناوە لە عێراق کەواتە ئەنی کەسێکە پێویستی بە پشگیریە بۆ ساڵی دووەمیش بەشداریەکە و هەوڵی ئەوەژەیە کە بچێتە دەرەوەی وڵات ئیشەڵا لەوێ با بڵین وەکو کەسێکی کورد بەشدار بێ و ئەوەش سناپەکەی تێتوان ئادیکەن و پشگیریکەن و جەماعەتی کە خۆیان حەزیان لەو شتێ ڕۆژانە سناپی دریفت و با بڵین ئەشتی سیارەوانەدا ئەنێ و ئیشەڵاتان بینینەوە جارێ خواحافیز جەماعەت چۆنن لە گەرمەی وەزعەکە بوخوا زۆر بەجددیمە ئەم یاری ئەمانەیکەن پێتان ناڵم لەلایەن کەسێکەوە بڕوا بکە لەلایەن کەسێکەوە ئەم یاری هەچ کەسێک بیباتەوە سێ وەرەقەیە درێتێ پێشتان ناڵم کەسە دەنام بەس بۆ خوا بەجددی و هیچ درۆشی دیانە دەستەکەم بە یاریکردن مامە ئەزانی یاریەکەش کێشەکە لەسەر چییە وای حاصل کەسەکە دایانەوە هیچیانەڵ دەستەکەم سەقەت بوو بێ دۆڕاو ئەی برا ڕۆستێ $100 150,000 والله یاریەکە بەردەوام و ئەمە بۆ خۆمانە لێ دەمامە دەستەکان گۆڕاوەتەوە هەموو شتێ عیبی نییە میرکۆ 2 دقە جارە فوکە پیە وەرەقەی لەسەر ڕای مامە میرکۆ دەبیشی $50 لەسەر جەماعەت ئەمە نە قومارە نە هیچ شتێکە باشە ئەوە نییە بڵێ تەنها چاڵنج و کەسێک دابینی کردووە لەبەر هۆکارێ یعنی ئەوە نییە بڵێ پارەکانمان کۆ کردوێتەوە ئەنجا کێ بردیەوە نا قومار ناکەین بەزەم یاریە ڕێک لەسەر سێ وەرەقەیە
دوعای جوانم بۆ کردی 50 دلاری بۆ من دوعای زەمانە شانزە ڤیدیۆگەم پێش وەڵا ژێر هجومی هێناوە خەریکە میرکۆ یەک گۆڵکە و هەموویکەوە دیفاع کەمکە کەمکە ئەروەڵا ژیار گۆڵ ئەوە نوێرشتە پاریوە بەسەر چا زۆر داوای لێبوور نەکەین وڵای کاکە ناقینەوە بەرنەدۆ مریشەکە چیە؟ ئەوەی سرەوە هەر ئێستا کاک میران شاباشی 300 دلاری دێنەوە دەستخۆشی لێگەیان زۆر باش ئەو جەماعەت حالیە میرکۆیە گۆڵی هەیە نزیک بۆ تۆ لە بردنەوە بە میسی دەقەی 24 گۆڵی کرد و ئێستا بایرن هاتە پێشەوە بایرن بۆ پێشەوە بۆ لێواندۆسکی ئەیەوە وەڵاوە دیفاعەکە گەڕایە سێگەڵاکە دیار نەما گورە و سێگەڵای بێنەوە قەمسەڵەکەی بۆ بدڕێنە ئەروەڵا گۆڵی دۆمی ژیار ئەروەڵا گۆڵی دۆم یارەکە زۆر گەرمە دەقەی سیەر مولە یەک و یەک گۆڵەکەی کرد تاو تاو گۆڵەکە نییە کاکە داوای لێ بود نەبی کاکە ئەروەڵا بایرن دیسانەوەهاتەوە گۆڵە گۆڵە وەڵا گۆڵ وەڵا حسابە حسابە بژی ژیار ئەروەڵا پارە چۆن سەلام و گۆڕە ڕەفیقاتی گۆڕێ برادر پارە گۆڕیتی بەدا بەڵێ هاوڕێیان لەسەر 300 دلارەکە بەرە پێشەوە ئەروەڵا میرکۆ بەرەو تەعادولی ڕوا میرکۆ وایەوە گۆڵ نەبوو دیسانەوە دەڕاستی ڕاست هینە ئەروەڵا ژیار گۆڵی سێمی کرد ئەروەڵا میرکۆ هجوومە بە میرکۆ ئەروەڵا میرکۆ بۆ دیژیار دەقەی 55 ناڕاستە ئەگە ناڕاستە بگەڕایەوە بوو بۆ 50 دلار واکەی والله گۆڵی تەعادولی کرا گۆڵی تەعادولی کرا جەماعەت حالیە سێ و سێ دەیڵە سێ و سێ یاریەکە تەعادولە میرکۆ کردی سێ بە سێن 67 دقەی 67 یاریەکە پیس گەرمە ئەوە چییە هجوومێک باو کڕۆ لە هجوومە ئەو گۆڵ گۆڵ حالیەن ژیار 4 و 3 دقەی 73 حالیەن میرکۆ هەوڵا هجوومیش کە بێنێتەوە تەعادولیکە باو کەڕۆ لەو یاریە لەو بەچێژە لە ماوەی 6 دقەیە یعنی جەمی 6 دقە ئەو گۆڵانی دیا بکرێ و میرکۆیەتە پێشەوە بۆ ئێمباپێ هەوڵەیە بێتە پێشەوە دەی ئێمباپێ گەڕانێ لە گۆڵ چیەوە ئاخەرەکە گۆڵەکرێ ئەیەوە گۆڵەکە گەڕا ئەتی سێوەرە خەوا لە ئینسانەکە جمهورەکان 50 دلاری بەرەکەی دامەوە گورە خواردنە چاوەڕێتان ئای باو کەڕۆ نەبێ هجووم ئەروەڵا هجوومێکی کە هاو ئەروەڵا هجوومێکی کە لە دەقەکانی کۆتایی ئەژمێرین 1 دقە ئیزافیە ئەو هجوومە تەواو بوو
براوەی یاریەکەمان ژیارە دەست خۆش لە ژیان ئەی ئافەرم ژیان بژیت بوو بە خاوەنی سێوەرەکە